ناوەندی حەوت ڕەنگە دووەمین فستیڤاڵی فۆتۆگرافی دەکاتەوە بە بەشداری چەندین فۆتۆگرافەر. هاوکارمان ڕێناس زانیاری زیاتری لەلایە. سڵاوتان لێ بێوم کاتتان باش. ئێمە ئەمڕۆ سافی کورسات مەگەزین لە گەلەری ئەمنە سوورەکەین لە شاری سلێمانی پێشەنگایەکی فۆتۆگرافی بۆ دووهەمین جار ساز دەکرێت کە ئەمڕۆ یەکەمین ڕۆژی پێشەنگاکەیە لەژێر ناونیشانی دووەمین پێشەنگای فۆتۆگرافەری کوردستان کە بەشێک لە فۆتۆگرافەرە کوردەکان لە چوارپارچی کوردستانەوە ئەمڕۆ بەشداریان لەم پێشەنگایەدا کردەوەی جێ باسە کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی پێشەنگاکەیە. پێشەنگایە ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت و چەندین فۆتۆگراف وێنەکانی خۆیان لێرە نمایش کردەوە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ناوەڕۆکی و بەرهەمانی کە لێرە نمایش کراون بەشێک لە فۆتۆگرافەرەکان دەدوێنین لەگەڵمان بن. سڵاو لێ بێ خات و ئەوین، تۆ لە چه شارێکی کوردستانەوە بەشداری لەنێو ئەم پێشەنگایە کردووە و هەروە چۆن بۆ بڕیاردیا بەشداری لەنێو پێشەنگاکەیە بکەیت؟ من ئەوینی ئەباسیم لە شاری بانەوە هاتووم. کاتێک کە فراخانەکەی ئەم کێبەرکەیەمدی پێم خۆش بوو بەشدار ببم و خۆم بە بەختەوە دەزانم کە توانیمە لە بەشی پێشانگا و لە بەشی کۆتاییە وەکو بەشدار بوو یەک نێوم ببێت و وێنەکانم بێتە بەرچاوی بینەرانەوە. خات و ئەوین، ناوەڕۆکی ئەو فۆتۆیی کە تۆ بەشداریت پێکردبوو خۆی لە چیا ئەبینیەوە؟ ناوەڕۆکی فتۆکەی من زۆرتر سەبارەت بە گیر و گرفتەکانی کۆمەڵگا بەرامبەر بەژنانە. لە خۆیە من زۆرتر حەزم لێیە چالەکەکانم لەسەر بواری ژنان بێت و ئەوەی کە تا ئێستا ئیشیشم کردووە زۆرتر سەبارەت بە ژنان بووە. پێم خۆشە کۆمەڵگا بە چاوێکی باستر و فراوانترەوە سەبارەت بە ژنان بڕوانێت و ئەگەر دەرفەتێک هەیە بۆ سەرکەوتن، دەرفەتێک هەیە بۆ بەختەوەری لە بینی پیاوان و ژنانە یەکسان ببێت و هەندێک کێشە هەیە بەڕاستی ئەبێت لە بنە ماڵەکانەوە ئەم کێشانە چارەسەر بکرێت و هیوادارم کەسانێک کە وێنەکانی من ئەبینن سەرنجیان ڕابکێشرێت و بۆ یەکیان بۆ دروست ببێت کە مانای ئەم وێنانە چییە. شکر بۆ خوا تا ئێستاش ئەوانەی کە هاتوون چاویان لە وێنەکان کردووە توانی وێتی جێی سەرنجیان ڕابکێشەوە. چەند مامۆستایەکی بەڕێز سەبارەت بە وێنەکان دواون کە بۆ من زۆر جێی شانازی و بەختەوەری بووە. پێم وا بێت تۆ یەکێک بووی لە براوەی خەڵاتەکانی نێو ئەم پێشەنگایە، توانیت ببیتە براوەی خەڵاتی چەنەم؟ خۆم بە بەختەوە دەزانم کە لەم فیستیڤاڵەیە توانیمە خەڵاتی یەکەمی بەشی فتۆستۆری بەدەست بێنم. زۆر خۆشحاڵم. هیوادارم کە ئەمە ببێتە هۆی ئەوەی کە هەنگاوهایەکی گەورەتر بۆ من پێش بێت و ورم بەرزتر بێت کە بتوانم کارهایەکی گەورەتر بکەم. سپاسی تاوی مامۆستایان و بەڕێزانی ئەم فیستیڤاڵەکەم بە تایبەتی ناوەندی حەوڕەنگە کە ئەم دەرفەتەی پێشێنا بۆ تەواوی فتۆگرافەرە کوردەکان کە لەم مەکۆیەیە کۆ ببنەوە هەم لەگەڵ یەکتر ئاشنا ببن و هەمەوەی کە بتوانن جەسارەتی ئەوە پێیاکەن کە وێنەکانیان خەنە بەرچاوی بینەرانەوە. سڵاو لێ بێ خات و سارا، تۆ وەکو یەکێک لە فۆتۆگرافەرە بەشداربووەکانی نێو ئەم پێشەنگایە پێم خۆشە بزانم بە چەند فۆتۆ بەشداریت کرد بۆ هەروەها مەرج بوو بۆ فۆتۆگرافەرێک بە چەند فۆتۆ لە نێو ئەم پێشەنگایە بەشداری بکات؟ بەخێربێن بۆ پێشەنگاکەمان. من بە یەک فۆتۆ بەشداریم کردو لەم پێشەنگایە و هەر یەکێک لە فۆتۆگرافەرەکان ئێمە کە بەو یاسایە داهڵی ئەم پێشەنگایە بوون کە 3 فۆتۆمان ناردووە بەڵام لیژنە یەک فۆتۆی هەڵبژاردووە کەواتە هەر فۆتۆگرافەری بە توانیوەتی بە یەک فۆتۆ بەشداری ئەم پێشەنگایە بکە. ناوەڕۆکی ئەو فۆتۆیی کە بەشداریت پێکرد بوو خۆی لە چی ئابینیەوە؟
ناوڕۆکی ئەو فۆتۆی من کە خۆی لە بواری سروشتە بینی و پەیامی فۆتۆکەم گەیاندنی سروشتی کوردستانە بە چای ئەو بینەرانی کە فۆتۆکەی منە بینن. خات و سارەتا چەند گرنگە فۆتۆگرافەرەکان بۆن ئەم فیستیڤالە کە جارێک تر کرایەوە ساڵێکی تر فیستیڤالێکی نوێ ئەنجام درا فۆتۆگرافەری بیانیش لە نێو ئەم پێشنگایە بەشداری بکەن و گرنگی ئەمە لە چیایە؟ بەڕای من زۆر گرنگە ئەم فیستیڤالە ساڵێک کە بێ بە نێودەوڵەتی بەڕاستی ئێمە فۆتۆگرافەری باشمان هەیە بۆ ئەوەی تێگەڵ کێشێک هەبێ لەگەڵ فۆتۆگرافەرەکانی ئێمە و فۆتۆگرافەرەکانی وڵاتانی کەشە ئەمە هەم تەعاروفێکە بۆ ئێمە لەگەڵ فۆتۆگرافەرەکانی کە هەم گەیاندنی سروشتە ئەو ئیشارەیەن کە ئێمە ئەیکەین لەگەڵ وڵاتانی کە ئەوە زۆر گرنگە بەلای منەوە. سڵاو لێ بە کاکستارم کاتەو باش ئەمڕۆ لە نێو ئەم پێشنگایە چەند فۆتۆگرافەر بەشداریان کردبوو؟ لەم فستیڤالە 56 فۆتۆگرافەر لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەشدارن بە 86 فۆتۆ لە 5 بواری جیاوازە. بوارەکان خۆیان لە چی ئابینیەوە و هەروەها ئەو بواری فۆتۆیی کە تۆ بەشداریت پێکرد بوو چی بوو؟ بوارەکان ستریتە، پۆترێتە، سروشتە، ستۆریە. هەر بوارێک لە کۆمەڵێ فۆتۆ پێکاتوە کە هەر وێنێ و پەیامێکی تایبەتی خۆی ئەگەێنێت لە بوارەکە هەم لە ڕووی سروشتەوە هەم لە ڕووی وێنەی پۆترێتی کەسایەتیەکانەوە هەم لە ڕووی وێنەی سەر شەقامەکانەوە هەر یەکە و پەیامێکی تایبەتی خۆی ئەگەێنێ لە وێنەکانە. گرنگی ئەم جۆرە پێشنگایانەوە هەروەها کاری فۆتۆ خۆی لە چیە ئەبینێتەوە کە بتوانێت فۆتۆگرافەرەکان کاری لەسەر بکەن بۆ ئەوەی کورد بە جیهان بناسێنن لە ڕێگەی فۆتۆکانیانەوە؟ وێنە خۆی گرنگیەکی زۆری هەیە، ینی ئەتوانێت وێنەیەک ڕۆمانێک تەواو بکات لە نووسیندا، چونکە وێنەکان هەریەکە و پەیامێکی تایبەتی خۆی هەیە لە بواری سروشتە، هەیە لە بواری کێشە کۆمەڵایەتەکانە، هەیە لە بواری دابوونەریتە کۆمەڵایەتەکانە، هەر یەکە و پەیامێکی تایبەت بە خۆی ئەگەێنێ و زۆر پێویستیشە لە هەموو بوارەکانە فۆتۆگرافەران دەست بڵاو بن بۆ وێنەگرتن بۆ ئەوی ئەو پەیامانی کە هەمانە بیگەین نەجێ خۆی. ئاماژەت بەوە کرد کە لە 5 بواری جیاوازایە فۆتۆکان کە ئەمڕۆ فۆتۆگرافەرەکان بەشداریان پێکردووە، ئەو بوارانە خۆیان لە چی ئابینەوە؟ هەروەها ئەو فۆتۆیی کە تۆ بەشداریت پێکرد بوو چ بابەتێک بوو؟ بواری وێنەکەی من سروشتە. ئێمە زیاتر من وەک خۆم لە بواری سروشتە کارەکەم، چکە تێکەڵبوون بە سروشت ڕۆحیانەتێکی زۆر جوانە بەخشێ بە مرۆڤەکان، هەم ناساندنی سروشتی کوردستانیشە بە چای بینەر زیاتر ئەو شوێنانی کە بینەری ئاسایی نایبینێت، هەم بە دەرەوەی وڵاتیش، چونکە ئێمە لە ڕێی سۆشیال میدیاوە هاوڕێیانێکی زۆر هەیە کە خەڵکی کوردستانین یعنی سەرسوڵمانیان ئەمێنێت لە جوانی وێنەکانی کوردستان، لە سروشتی جوانی کوردستان سەرنجڕاکێشێکی زۆریان هەیە بۆ ئەو وێنانە.